37 ساڵ بەسەر ڕاگواستن و خابوورکردنی قەزای سەی سادق تێدەپەڕێت. لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجە لە 16 سێ 1970 دانیشتوانی سەی سادق بەرەو سلێمانی و ئەربەت و ئۆردگای نەسر و باریکە پۆڵۆباریان لە یەک نابوو بە سەرەتای ڕاگواستنی شارەکە. هەرچەندە سەرەتا ڕژێمی باس ڕێگەی بەشۆڕکردنی نەداوە، بەڵام پاش شۆڵکردنی حکوومەتی عێراقی بە دەرفەتی زانی لە دوای 24 ئازارەوە ناوچەکەی کرد بە ناوچەی قەدەغی هاتوچۆ و بیناو خانوەکانی لەگەڵ زەوی تەخت کرد و بەشێک لە پاشماوی خانوەکانیشی ڕاگواست. دانیشتوانی سەی سادق نیگەران کە تا ئێستا قەرەبی دانیشتوانی ئەو قەزایە نەکراوەتەوە. وەکو پێویست بۆی نەکراوە، وەکو پێویست هاوکاری ئەم شارە نەکراوە. ئەم شارە شارێکە تەزحیەوە دەریای خوێن ڕشتووە، سەحابی کۆمەڵی شەهیدە لە 88ەکانە 87ەکانە کۆمەڵی مزاهرە لەم شارە ئەکرا، لە شوێنانی تر نەئەکرا. ئەم شارێکێک لەو شارانەی کە شوێن دەستی دیار بووە، بەڵام وەکو پێویست خزمەت نەکراوین. ئێسێشە هەموو جارێ زۆر جار لە جارەکان کە یادمەکەوێتەوە کە ئەو ڕۆژە ئەو خەڵکە کە ئەوە ڕای ئەکرد ژن پەلی مناڵی ڕائەکێشا هیوا بوو پیای بەتەمەنی پێبوو دڵی نەهەجێی بێڵێ نەدڵی هەجێی بێڵێ نایشی توانی بیکا بە کۆڵ. ینی کارەساتێکی زۆر ناڕەحەت بوو، ینی ئەمە بەدەم ئاسانە. هاوکات لەگەڵ کیمیابارانی هەڵەبجە لە 16 سێ وە چەند ڕۆژ دوای ئەوە سەی سایق بەڕاستی لەسەر دەستی ڕژێمی بەعەز بە جۆرێ خاپورکرا لەسەر ئاستی کوردستان وێنەی کەمە. یعنی وەکوڵێ یەک دیوار لەم شارە بە پێوە نەما. ئەمە بواە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتداران جیاواز لە هەر جێگەیەکی دیکە ئاوەڕێی جدیان لێرە بدایێتەوە، بەڵام ئەو فەرامۆش ئەو کاولکاریەکەوە لە سەردەمی بەعسا بەسەر ئەم شارەدا هێنرا لە سایەی 35 ساڵی دەسەڵاتی کوردیە هێشتا بەرقەرارە، هێشتا ئەتوانین بڵێن بێ خزمەتگوزاری لێرە بەردەوامە. ئەو قوربانەی خەڵکی ئەم شارە دای لە ساڵی 1970 بە خاپورکردنی شارەکە لەسەر دەستی ڕژێمی بەعەز حکوومەتی هەرێمی کوردستان نەک نەیتوانی کەمێک لە ئازارەکانیان کەم بکاتەوە، بەڵکو بە پێچەوانەوە ئەتوانین بڵێن بەشێک لەو ئازارانە کە لە 1970 دەستی پێکرد بۆ خەڵکی ئەم شارە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئەوەی کەوا فەرامۆژ نەکرێ بەداخەوە ئێستش بەردەوامە. بەرپرسی مەڵبەندی شارەزوری کۆمەڵی دادگەری دەڵێت دوای 37 ساڵ بەسەر خابوورکردن و ڕاگواستنی سەی سادق هێشتا قەزاکە بەدەست نەبوونی مافە سەرەتاییەکانەوە دەناڵێنن. داواکارن لەلایەنی پەیوەندیدار چیتی 10 ساڵ بگرێت لە پشتگوێخستن و فەرامۆشکردنی سەی سادق. دیارە من خۆمێکێکم لە شاهد حاڵەکانی ڕووخانی شاری سەی سادق کە ماڵمان لێرە بووە، پاشان لە دوای 24 مانگ دەستکرا بە ڕووخانی ئەم شارە لە مودەی مانگێکە تقریبەن هەموو شار خاپور کرا. ئەو خانوانەی کە مەسەلح بوون و زەخم بوون بە TNT ئەتەقێنرانەوە، ئەو خانوانی ترشی کە خۆڵ بوون بە شۆفڵ ئەڕوخێنرا و تەختی عەرزەکرا، پاشانش خۆڵەکەی گوێزرایە بۆ دەری سەی سادق نزیکیکانی سپیکە. هەتا ئیسە کە 37 ساڵ بەسەر ڕووخانی ئەم شارە ئەڕوا هیچ قەرەبوویەک بۆ خەڵکەکە نەکراوەتەوە، بۆ شارەکە نەکراوە. ئەو جادانەی کە کاتی خۆی هیچ سەی سایق بۆ هی پێش 37 ساڵ لەمە پێش ئیسەش هەر ئەو جادەیە قیرێکراوە بەسەر ئەوتەوە. تا ڕاپەڕینی بەهاری ساڵی 1990 خەڵکی سەی سادق چاویان بە خانوو ماڵە ڕووخاوەکانیشان نەکەوتەوە. لە دوای ڕاپەڕینی شاوڵاتیان لەسەر ئەرکی خۆیان سەی سادقیان ئەوەدان کردەوە تا ئێستا سەی سادق لە دەروی خزمەتگوزاریەکانە و بە جۆرێک پەراوێزخراوە بە وتەی دانیشتوانی سیمای گوندێکی گەورەی لێنشتووە. لە 37مین ساڵیادی خابوورکردنی سەی سادقیشدا هیچ جۆرێک مەراسیمێک ساز نەکرا. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەی سادق.